بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. خۆشەویستان و ئازیزان، خۆشحاڵین کەوا لەوانەی پێنجەم لە باس و بابەتی علوم القورآن بەیەکەگەینەوە. ئێمە لەوانەی ڕابردوودا باسی تەئلیفی قورئانمان کرد، وتمان لە باس و بابەتی تەئلیفی قورئان ئەو ماوەسا بەڕێزە ئەو بابەتەی کرد بۆ سێ بەشێکیان تەرتیبی ئایات بوو لەناو سووەردا، بەشێکیان تەرتیبی سووەر بوو لەناو قورئاندا، بەشێکیان کە بەشی سێمە ئێمە لێرە ڕاوەستاین تەرتیبی قورئان بە گوێرەی نازڵبوونی قورئان کە زانایان زیاتر ئەوە بە بابەتی مەکی و مەدەنی ناو ئەبن، بەڵام مامۆستا لێرانە بە دەستوری خۆی چونکە وەکو محاضرات کە ئەو کتابە لە سەرەتادا گۆترایتەوە بەو شێوازە باسی کردیە لە لاپەڕان و هەتووسێ ڕاوەستاین لەو تەبعەیەدا کە باسی بەشی سێمە کە فەرمێت تەرتیب القورئان حسب النزول السور المكية والسور المدنية بين قوسين. دیارە دەڵێ تەرتیبی ئایات و سووەر لە موسحەفدا اعتیماد نەدایتە سەر تاریخی نزول، بەڵکو اعتیماد دایتە سەر ڕوونکردنەوە و بەیانکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و خوێندنەوەی قورئان و پێگوتنی بە ئەسحاب خوان لێ ڕازی بێتن. بۆیە تاریخی نزولی ئایات و سووەر بەو شێوازەی کە ئێستاکە لەناو کتابەکانی علوم القورئان بابەتێکی سەرەکی لە بۆ دیاریکراوە بە ناوی مەکی و مەدەنی بەو شێوازە نەبووە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چونکە ئەسحاب خوان لێ ڕازی بێ ئەوەندە ئیهتیمامیان بەو بابەتەیە نەئەدا و لەبەرەوەش کە قورئانی پیرۆز یعنی لە خلالی 23 ساڵدا بەزیوە، لە خلالی 23 ساڵ ئەو قورئانە کە 6236 ئایەتە چەندین جار فریشتەی وحی کە دابەزیوە، بۆیە ئەو بابەتە نەک بەو مانای جێگای گرنگی نەبوو بێتن، بەڵکو ئەو بابەتە لەبەرەوەی ئەوەندە مکەڕەر بووە، بەڵام دواتر ئەسحاب خوان لێ ڕازی بێتن لەبەر گرنگی دانیان و لەبەر ئەوەی کەوا ئەوەندە مهتەم بووینە گەیاندیتیانە تابعین و لە دوایەدا بوویتە زانستێکی سەرەکی کە باس لە وەقتی نزولی قورئان ئەکا، لە شوێنی نزولی واتە هەم کاتەکەی و هەم شوێنەکەی و هەم دابەشبوونی ئەو قورئانە بەسەر مەکی و مەدەنیدا دوایە دەبێتە زانستێکی سەرەکی یاخود لقێکی سەرەکی لەناو علوم القورئاندا. جا لە بۆ تعریف و پێناسەی مەکی و مەدەنی لە قورئاندا دیارە زانایان مناقەشەی ئەو بابس و بابەتەیان کردیە لە بۆ تعریفی مەکی و مەدەنی، ئایا مەکان و شوێن بکەنە بڵێن چەقی بابەتەکە یاخود بڵێن خاڵی وەرچەرخان یاخود خاڵی دابەشکاری لە بۆ قورئان یاخود زەمەن بکەنێ. ئەلێرەدا ینی زانایان تقریبا دوو پێناسەیان هەڵبژاردیە، هەم تعریف و پێناسە بە گوێرەی زەمان کە گۆتیتیان مەکی ئەوەیە کە دابەزی بێ واتە قورئانی مەکی، ئەو قورئانەی کە لە مەکە دابەزیوە یاخود ئەوەی پێگوترێ مەکی ئەوەیە لە پێشی هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەکە لە بۆ مەدینە دابەزی بێتن. مەدەنیش ئەوەیە لە پاشی هیجرەت، جا ئەگەر بێت و لە مەکەش دابەزی بێتن یان لە مەدینە وەکو لە عامی فەتح یان لە حەجەت الوداع، یعنی ئەگەر بەو شێوازش بێ حەسبە زەمان ئەگەر لە مەدینە لە مەکەش دابەزی بێ هەر بە مەدەنی ناویان بردووە. ئەو تعریفەش لە چی ئەجێڕێتەوە؟ لە یەحیای کوڕی سەلامی بەسری کە لە ساڵی 200 وفاتی کردیە، ئەفەرمێت ما نزل بمكة وما نزل بطريق المدينة قبل أن يبلغ النبي صلى الله عليه وسلم المدينة فهو من المكي، وما نزل على النبي صلى الله عليه وسلم في أسفاره بعدما قدم المدينة فهو من المدني. أبو شوازة ككرت بخت ليرانا أو بيناسيان، وهذا هو التعريف المشهور في كتب علوم القرآن. ما هو سافر ميتن أوش تعريف يشي مشهور لناو زانایان دا جێگەی اعتبار و دەنگدانەوەی هەبووە لەناو کتابەکانی علوم القورآن. تعریفی دووەم لێرانە خاڵی
يعني بڵێن جیاوازی لە نێوان قورئانی مەکی و مەدەنی شوێن دەورە بینیتن حسب المەکان. مەکی ئەوەیە لە مەکە دابەزی بێتن ئەگەر بێت و لە پاشی هیجرەش بێتن، مەدەنیش ئەوەیە لە مەدینە دابەزی بێتن. طبعاً ئەوەی کەوا مەدەنیە حتمما دوای هیجرە دابەزیوە، گومان لەوەی نییە، بەس لە حسب الزەمان وەکو باسمان کرد لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەدینەی بە، بەڵام ئەو دوو سەفەرانەی کە چوویتە مەککە هەر بە مەدەنیان حیساب کردیە حسب الزەمان. ئەو پێناسەش کە تفسير ياخذ تقسيماته هبة الله كري سلامي مفسير بغدادي كلا صارصته دي هزي وفاتي كرديا كأفرميت تقسيمي مكي ومدني. المكي الأول وهو ما نزل في مكة قبل الهجرة، والمكي الأخير وهو ما نزل فيها بعد الفتح. يعني مكة كانش دكاتا دوبش مكية قبل الهجرة أو هشتا بيغمبري خوا صلى الله عليه وسلم هیجرەتی نەکردیە لە بۆ مەدینە. مەکی دووەمیش ئەوەیە لە پاشی هیجرەت لە عام الفتح و لە بڵێن لە حەجەت الوەدا. جا لێرانە باسێکی کە ئەکافەرمێت چۆن کەیفیەت و معرفەت المەکی والمەدەنی. دیارە يعني سیرە و تاریخی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەصحاب ئەڵێ لۆمان باس ناکات کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی کردووی بە ئەصحاب خوان لێ ڕازی بێتن کە حیفزی ئەو ئاەتانە بکەن بە حەسبە النزول لەسەر زمانی نزول، بەڵکو شتیوە وارد نەبووە کە بەو شێوازە، بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە ئاەتی لە بۆ دابەزیون فەرمانی کردیە بە کوتابی وحی کە قورئانەکە بنووسرێتەوە، چونکە وەکو باسمان کرد لەبەرەوەی بەحەقەت يعني ئەو ئەگەر دروست بیانی ئەو عەمەلیە با بڵێن نزولی قورئان زۆر وارد بووە 23 ساڵ و ئەو 6,000 قسور ئاەتە تەمان ئەگەر نەسخی حکم و تیلاوە و ئەوانش لەگەڵ دابنین دەبی زۆرتریش بی، چونکە ئەکاتە زۆرتر. ئەو هەمووە کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو فەرمانەی نەکردیە. بۆیە ئەبوو بەکری باقیلانی دەفەرمێتن خوای گەورە ئەو عیلمەی نەجێڕاوە بە فەرز لەسەر ئومەت، یعنی مەسەلەی مەکی و مەدەنی. ئەگەر چی لەسەر ئەهلی علم یعنی هەندێکیان واجبە کە بزانن لە بۆ مەسەلەی ناسخ و منسوخ، بەڵام عیلمێک نییە فەرز بێ لەسەر تاک کە بزانێ مەکی و مەدەنی چی هەیە و چی هەنیە. بەڵام لە بۆ عولەما لەبەرەوەی کاتێکەوە دەستنە خزمەت قورئان و ئاەتێک دەربارەی ئەحکامە و کە قورئانی مەکی دابەزیوە و ئەگەر حکمی تێدا و بێ و لە مەدینە حکمەکە باتڵ بوو بێتەوە یاخود بەو مانای نەسخ بوو بێتەوە نەک باتڵ، يعني حکمەکە لاچوو بێتەوە، چونکە وشەی نەسخ جوانترە لە ئەوە بێگومان وشەکەش قورئانیە. جا بۆیە لەسەر عولەما پێویستە، بەڵام ئەفەرمێ لەسەر ئومەت واجب نەکراوە. جا زانایان لێرانە ملاحەزە و تێبینیان کردیە لە زانستی مەکی و مەدەنیدا لە سووەری قورئاندا دوو طریق و دوو ڕێگایان داناون لە بۆ ناسینەوەی. يعني كاتێک کەوا دەچێ خزمەت قورئان بەو شێوازە دەکرێت وەکو زانایان مامۆستا لێرە بە پوختی هێناوە، تەمان لە کتابە متەوەڵەکان وەکو ئیتقان و بورهان و ئەوانە زۆر بە گەورەتر و بە فراوانتر باسەکاتن، چونکە بەڕاستی مامۆستا لێرە لە توێی چەند لاپەڕەیەکدا ئەو بابەتە باسەکە هەر خستیتە ناو قسمێک لە تەرتیب و تەئلیفی سووەڕ و ئایات. مامۆستا ئەوەندە نەچوویتە خزمەت ئەو بابەتە، بەڵام بە هەر شێوازێک بیتن ئەو دوو طریقانە طریقەیەکی مشهورن سەماعی و قیاسی لە بۆ ناسینەوەی قورئانی مەکی و مەدەنی. سەماعی کامیانە یعنی بیستراوە کە نەقڵ بووە لە بۆ ئێمە لە دەربارەی ئەو قورئانەی لە مەکە نازل بووە یان لە مەدینە لە پێشی هیجرەت یان لە دوای هیجرەت، ئەوەش کە کۆمەڵێک ئەصحاب خۆیان لێ ڕازی بێ ئیهتیمام و گرنگیان پێداوە دەربارەی ئەو بابەتە، هەر وەکو ئیبن سعد لطبقات كبرى لابن عباس جاريتوا فرمي أمن دسوم خزمت جورة أصحابي بيامبري خوا صلى الله عليه وسلم لمهاجرين وأنصار خوان اللي رازي بيتن برسيارم لي أكردن درباري بلين غزوات وجنگكاني بيامبري خوا صلى الله عليه وسلم ودرباري قرآن وهر كاتيك دهات خزمتيان زور خوش حالة من شو كأوا
بەڵێ گەنج بوو بەڵێ بێتەمەند بوو بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای لە بۆ کرد بوو و کەسێکی خۆشەویست بوو و ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر زیرەکیش بوو بۆیە ئەڵێن فەرمێت یعنی خۆشحاڵە بوون بەوەی کە دەهات مەلایەن و لەبەرەوەی من لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نزیک بوون جا فەرمێ لە ئوبەی کوڕی کەعبم پرسی ڕۆژێکیان کە کەسێک بوو زۆر لە زانست و لە زانیاریدا ڕووچوو بوو یەکێک بوو لە علەمای ئەسحاب خۆیان لێ ڕازی بێتن دەربارەی نازڵبوونی قورئان لە مەدینە فەرمووی نازڵ بووە لە مەدینە 27 سوورەت ئەوانی تر هەمویان لە مەککەن جا لێرانە ئەو ڕیوایەتە کە ئیبن سعد دێنیتەوە بەو شێوازەیە دوایە تەبعاً تەفسیلێکی دیکەی پێ ئەدا مامۆستا ئێستا دێنێ خزمەتی بلۆیە پەلە ناکەین قسەی لەسەر ناکەین دەربارەی قیاسیش کە ڕێگەی دووەمە قیاسی ئەوەیە کە زانایان اعتیماد و پشتیان بەستیە بە کۆمەڵێک ضەوابط و قەواعید کۆمەڵێک یاسا و ڕێسا کە زانایان لەو ڕیوایەت و لەو بۆچوونانەی زانایانی ئەسحاب و تابعین خۆیان لێ ڕازی بێتن لە دەربارەی خەسائیس و تایبەتمەندیەکانی سووەری و مەکی و مەدەنی وەریان گرتیا ئەلێرە خۆیان بینیتەوە بۆ نمونە ئیبن مەسعود خوای لێ ڕازی بێتن وتیەکی هەیە فەرمێ هەر شتێک لە قورئاندا کە یا ئەیوهە الناس بێت ئەوە لە مەککەدا بەزیوە وهر يا أيها الذين آمنوا كهاتوا أوش لما مدينة دابزيوة أجرتي علماء بنيان كردو يا أيها الناس لمكة ومدينة دابزيوة بلام زوريكي لمكة يعني أو وكلا لكل قاعدة شاذها قصيتش ومان هي أو قصي ابن مسعود بلام دواية كملاحظة كرا ودواية تدويني تكراي أو قاعدة وضوابطانا دیار کەوتیە یا ئەیوهە الناس لە قورئانی مەدەنیشدا هاتووە بەڵام زۆریەکەی لە مەککەیە الله ئاعلم عوروەی کوڕی زوبەیر کە نەوەی ئیمامی ئەبوو بەکرە کوڕی زوبەیری کوڕی عەوامە خوا لێ ڕازی وێشێک کە لە عالمەکان ئەفەرمێت ئەوەی کەوە حەد و فەریضەی تێدایە حەد و حدود و قیساس و ئەو بابەتانی کە واجباتە ئەوە خوای پەروەردگار لە مەدینە دایبەزاندووە ئەوەی کە باسی ئومەم و باسی قەومانی پێش و باسی چیرۆک و بەسەرهاتی پێشەکاتن ئەوەش لە مەککەیە طبعاً ئەوەش هەمووی حکمەتی تێدایە دەگەینێ کە دەربارەی مەدینە زیاتر ئەفەن مەککە هەم دڵنەوایی بووە لە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بۆ ئەسحاب کە ئەوە براکانتان دۆستەکانتان پێغەمبەران سەلامی خۆیان لێبێت چیان بەسەرهات لەگەڵ دەسەڵاتدارانی سەردەمی خۆیان و ئێوەش کە ڕوبەڕوو ئەبنەوە بەدەرنین لەوەی کەوە ڕوبەڕووی معاناتی دەسەڵاتدارانی سەردەمی خۆتان ئەبنەوە لە مەدینە ئیمان ثابت ئەبێ کیاندا ئەمەزرێتن بۆیە فەرائیض و واجبات و حەد و حدود دا ئەبەزێتن جا محەممەدی کوڕی ئەحمەدی جزی غەرناتی کە مفەسیرێکی گەورەیە لە 740 فاتی کردیە ئەفەرمێ بزانن کە زۆر ینی سووەری مەکی ئەوانەی کە زۆربیان دابەزیون دەربارەی ئیثبات و جێگیرکردنی عەقائید و ڕەتدانەوەی ئەهلی شرک و بتپەرستەکان و قەسەسی ئەنبیا و چیرۆکی پێغەمبەرانی پێشوو سووەری مەدینەش زۆربیان ئەحکامی شەرعی و ڕەتدانەوەی یەهود و نەسارا و باسی منافقین تەمان هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەشریف دێنێتە مەدینە منافقین نەبوون کوفر و ئیسلام بوو مسلمان و مشریک بوون بەڵام لەوێن دەر ئەوانش پەیدا بوون ئەو دەغەڵ و نەخۆشانە و فتوا دەربارەی ئەو بابەتانە و زیکری غەزەوات و کە هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەشریفی دێنێ لە بۆ مەدینە غەزەواتی لەسەر واجب نابن بۆیە و دووبارە ئەو قسەی ئیبن مەسعودیش دووبارە ئەکاتەوە فەرمێ هەر بەشێک لە قورئاندا یا ئەیوهە الذین ئامنوا تێدا هات بێت ئەوە مەدەنیە و یا ئەیوهە الناسەکانیش فەرمێ ئەوانە لە مەکین و ئەفەرمێ لە مەکی و لە مەدەنین ئەوە ئەفەرمێت جا لە بۆ ئەهمیە و گرنگیدان بە ناسینی سووەری مەکی و مەدەنی ئەوسا لێرانە چەند خاڵێک باسەکە کە گرینگە بەڕاستی یەکەمیان ناسینی ئەو ئاەتانەی وەکو باسمان کرد دەربارەی فوقەها دەربارەی ئەوانەی دەچنە خزمەت قورئان لە بۆ ئەحکام و لە بۆ ترتیباتی حەڵاڵ و حرام و ئەوانە ئەوە بابەتێکی زۆر گرینگە لە مەسەلەی ناسخ و مەنسوخ کە بەڕاستی ئەو بابەتە ناسینی مەکی و مەدەنی لێرانە دەورێکی
زۆر ڕۆڵێکی کاریگەر و بەرچاو ئەبینێتن. بابەتی دووەم خۆی لە خۆیدا ئەوەیە بینێتەوە، یعنی تقریبا دووەم و سێیەم، یعنی خاڵی با و جیم، مسایرەکردنی قورئان و دابەزینی لەگەڵ ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، دعوە و بانگەواز و ئەو زەمەنەی کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تیدا تێپەڕیوە لەگەڵ ئەسحاب خوان لێ ڕازی بێتن، لەو هەموو معاناتەی کەوا تووشیان بووە، لەو هەموو ئەزیەت و ئازارەی لە مەککە کە ئەو قۆناغی مەککەیە، لە قۆناغی مەدینە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خلالی 10 ساڵ نزیکەی 20 تا 30 غەزەوات ئەنجام ئەداتن کە یعنی تەشریفی مبارەکی بەخۆی بەشدار ئەبێتن. ئەو هەموو سریانە، یعنی کاتێک لە 10 ساڵدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم با لە مەدینە بێ، باکیانی هەبێ تووشی ئەو هەموو معانات هەبێ لە قورئانی مەدەنی کە باسی غەزەواتمان لۆ ئەکاتن، ئەوانە و بەرچاوەکەون لە قۆناغی مەککە ئەو معاناتەی کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەسحاب تووشی ئەهلی قوڕەیش ئەبێ کە خزم و کەسوکاری خۆیانن چەند ئەزیەتیان ئەدەن. بۆیە ئەوانەی هەڵگیری ئەو پەیامە بەرزەن بەڕاستی دەبی خۆ یەکلاکەنەوە، کە خۆت یەکلا نەکەیەوە، کە بە یعنی نازانم چ زبانێکی سادە بەکاربێنی، ئەگەر بێت و بە کوڵک نەرمی یاخود بە شێوازێکی وا کە دین لەگەڵ خەڵکی بگونجێنی، بەڕاستی ئەوە دەعوە نییە. دەبی ثەبات هەبێ، دەبی خۆڕاگری هەبێتن، ئەتوو لە هەموو کاتێکدا تەنازول کەیلۆی دڵی بەرامبەر ڕازی بکەی، شتیوان نەبووە لە قورئاندا، شتیوامان نییە، تا سنوورێک هەیە لۆ لێ حاڵی بوون تەدەڕوج، لۆ لێ حاڵی بوونە ئەجیە ناکرێ لە هەموو خاڵەکانە من تەنازول بکەم و بەرامبەرەکەشم هەر لەسەر ثەوابتی خۆی بێ، کە ثەوابتیش نییە، چونکە عەقڵە ئیوان لەگەڵ نضوجی عەقڵ هەموو ئەو بیردۆزانە یان دەڕوخێن یان بەرەو پێشە چون تەتەوڕەکرا، بەڵام ئیسلام و قورئان شتێکی ثابتە. ئەوانە یعنی ئەهمیە و گرنگی ناسینی سوەری مەکی و مەدەنی بوو. لێرانە لە خاڵی کۆتایی باسی ئەوەیە کاتن تحدید و دەستنیشانکردنی سوەری مەکی و مەدەنی. طبعا ئەوەش بەڕاستی زانایان خلافیان لەسەرە، ماوەسە ئەگەرچی جۆرێک لەبێ خلافی نایتەوە، باسی ئەوەیە کاتن یعنی ئەکرێ ممکن نەبێتن تەسبیتکردن و جێگیرکردنی تاریخ و مێژووی نزولبوونی هەموو ئاەتەکان و سووەڕەکان، یعنی مەبەست لێرە بە دەقیقی لەبەر ئەوەی کە لەبەر تووڵی مەدا ئەوەی کە قورئان لە خلالی ئەو 23 ساڵانە دابەزیوە، لەبەر تەنەوعاتی ظروف پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر لە یادتان بێ لە دەرسەکانی پێشوو باسمان کرد لە هەموو حاڵەتێک لەسەری دابەزیوە، لەناو ئەسحاب بووە، لە ماڵێ بووە، لە غەزەوات بووە، لە حەضەر بووە، لە سەفەر بووە، لە هەموو حاڵەتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە قورئانی لەسەر دابەزیوە و قورئانیش زۆرە، بۆیە زەحمەتە یعنی ئەوە کردن. بەڵام لە هەمان کاتدا حتا زانایەک ئەفەرمێ ئەگەر بێت و ئینس و جین کۆ ببنەوە زۆر زەحمەتە لەوەیدا، جگە لە ئەسحاب کە خوای گەورە ئەو عەقڵەی پێداون کە ئەوەش بەڕاستی گرنگی ئەو ئومەتە دەرەخاتن، چەند ئەسحاب و تابعین خوایان لێ ڕازی بێ مهتەم بووینە و دڵسۆز بووینە لە بۆ قورئانە کە جێگیریان کردیا، ئەگەرنا زەحمەتە بەو شێوازە کتابێک هەموو بنووسرێتەوە و هەمووی دەستنیشان بکرێ. بەڵام ئەسحاب خوایان لێ ڕازی بێ ئەوەندەی کە توانیتیان بە تابعینیان گەیاندیە. جا لێرانە باسی ئەوانە ئەکاتن کە زانایانی علومی قورئان لیان نەقڵ کردینە، کۆمەڵێک لە سەحابە و تابعین خوایان لێ ڕازی بێ، یەک لەوانە عەبدوڵڵای کوڕی عەباسە، ئەبوو شەعثا جابر کوڕی زەید، حەسەنی بەسری، قەدادەی کوڕی دەعامە، السدوسی مجاهدی کوڕی جەبری المەکی و عەلی کوڕی ئەبوو تەڵحە، ئەوانە هەموو ڕیوایەتیان لێ نەقڵ کراوە دەربارەی مەکی و مەدەنی. طبعا جگە لەوانە ئیدیکەش هەیە کە زانایان لە کتاب متەوەڵەکان باسییان کردیە. جا ئەفەرمێت لێرانە مامۆستا فەرمێ ئەوانەی سووەری مەدەنین 28، سووەری مەکیش 86. طبعا ئەو باسی مختلف و فیهی ناکاتن، بەڵام ئیمامی سیوطی لە ئیتقانەکەیدا کە یەکێک لە کتابە معتەبەرەکان باسی ئەوەیە کاتن ئەفەرمێ مەکی 82، ئەو لێرە فەرمێ 86، مەدەنی 20، ئەوڵێ 28، غەیری ئەوانە کە 12 مختلف و فیهین.
بۆ نمونە سوورەتی مطەففین لەناو جوزئی عەممە سێ سوورەتیان جۆرێک لە ئیتیفاقیان لەسەرە کە مەدەنین. کامە و کامەنە؟ نەسڕ و بەیینە و زەلزەلە. وایە؟ سوورەتی مطەففین مختلف فیهە لۆ ئەو سوورەتانە تقریبا 36 سوورەتە سوورەت جوزئی عەممە. وایە؟ 36 هەموویان مەکین جگە لەو سیانە مطەففین و کە مەکیە مە باسی ئەومان کرد ئەوەی فەرائیض و واجباتە لە مەدینەدا بەس بووە. بەڵام مطەففین باسی ئەحکامە. ويل للمطففين خواهي قورا فرمي الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون. أحكاما ما قلت ما لمكة أحكام نبو چونك كيان نبو نكبو ماناي هر نبيت نابو ماناي كزياتر ناسينوي مكي ومدني بأحكام وعقيدة فرائض وحدود وأحكام زياتر لمدنين تثبيت عقيدة وباسي تشيروكي بيغمبران لمكية ئەلێرە عولەمایان دێن باسەکەن ئایا کەی دابەزیوە دەفەرمون مەکیە دەفەرمون مەدەنیە. یەکیان دێت حتى ئیبن عاشور کە لە عولەمای معاصرینە ڕەئیەکی زۆر جوانی هەیە ئەفەرمێ ئەو کاتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە تەشریف دێنێ لە مەککە لە بۆ مەدینە لە ڕێ بەسەری دابەزیوە لە مابەینی مەککە و مەدینە. ئەهلی مەدینە ئەهلی تیجارەت و زراعەت بوون هەردووچیان بوون زیاتر ئەهلی مەککە تیجارەت بوون ئەهلی مەدینەش زراعەت بوون. بەڵام ئەڵێ ئەو جۆرە ئیشە ناشرینیان تێدا بوو. بەر لەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەشریف بێنێ خوای گەورە ئاەتی لۆ دابەزاندن کە ئەو موجتەمەعە خاوێن بێتەوە مختلف فیهە کە قسەیەکی زۆر جوانە. طبعا اختلاف لنيوان مفسرين علماء قسيتي زور جوانيان هي اختلافي مفسرين لقل فقهاء دفرمون جياوز يكيانتيا هي مفسرين تنوعا هي فقهاء تضادة جياوازيتيا تنوع برفراوان كردن وجورا وجوري كردنا تضاد حرام وحلالة يسأل ما بين فقهاء 4 أئمي 4 شت معنى حلالة لولاش حرامة يو تضادة أجر بيرين وسر حقت أجر تي توسعة بلام تضادة بلام للاوي المفسرين تنوعا جاء باب الزورن سيدي كلا سريرانا وستين طبعا إمامي سوتي قوتمان وأفرميتن أو ما وصياش أفرمي بستو هشتي مدني هشتاو ششي مكي بلام إمامي سوتي أفرمي هشتاو دوي مكي بستي مدني دوازي مختلفو فيه والله أعلم. دين السرباس وبابتي شيء كم أنصب عند اكتفاء كأجرسي أما زور من لسر باسكرت دين السر باس وبابتي شتكات أو باسي تأليف قرآن بو أو زر باسي تطوري شكلي قرآنك مصحف معلومي جنابتنا أو قرآن بو شوازي لبردستيمي إساكا بو نقطة بو فتحة بو تشكيلي إعراب اشتوى نبو سرته قرآنيك بوا بس نسيني حروف بوا تنانت حروف كانش عجمية كانيا بنقطة بوا ذالو ضادو ضاو شينو حمو زايو أوانا هيس نقطيان لسر نبوا قرآنيك بوا بس نسين بوا لبرتي لبروي أو بقعي كعربتي دا جياوا يعني حتى ابن خلدون لا أوكي باسكاتن الله عرب أهلي بدوي بوينا حضارتيان كم تربوا يعني أو كشيان كم تربوا زباني شي زور بالا نبوا قرآن زوري برز كرنوا براستي نبوا وابانا زوري برز كرنوا أو زبانا كبو زباني عجم وزباني همونة وكان يتردبوا خزمتي كرابايا أوان كاتي خوي بيان ديد بايا أو جا إيوان بزوري حفظ بو بنوسين جديان زاني سليقية كان هبوديان زاني أو صاديان ضادة أو زايان راء أو ذاليان دالة دواية تطوري كرت جاء أو بابتي شي برفراوانا علماء زور اهتماميان بيداوا رسمي مصحف يعني برفراوان بوتاوي لهاتيا يعني بوشي وازاك سرتاك نسراوا زياتر اهتمام بتسدراوا عدد حروفه
بە نەوعەکەی بە جۆرەکەی نەک بەو خەت و جەمالیاتەی کە ئێستا هەیەی پێشتر ئەوان نەبووە. سراوە ئەو مصحەفە لە سەردەمی ئیمامی عوثمان کاتێکەوە ئیمامی عوثمان خوای لێ ڕازی بێتن ئەو قورئانە دەنووسێتەوە و دەینێرێتن لە بۆ شارەکان شارە گەورەکان ئیتر موسڵمانان لەسەر ئەو شێوازە بەردەوامە بن ئیهتیمام زیاتر وەکو گوتمان ینی بەس خەت بووە بەس نووسین بووە بەبێ نقطە و حرەکات و ئەوانە دیارە ئەوەش یەکەم کەس کە لەو بابەتەی نووسیوە کتابێک لە دەربارەی ئەوانە مقنع کە ئیمامی ئەبوو عەمری دانی نووسیتی کە يعني اهتمامي بو بابة داوة لتسارسط وتلوساري هزي وفاتي كرديا المقنع في معرفة مرسوم المصاحف أهل الأمصار كوكاتي كإمام عثمان أوانا نيريتن إتر أبو شوازبوا بجويري أو كتابه وسرساوة كان يتريش طبعا دواي بابة كبر فراوان بيتن حول دريتن نقطة تشكيلي إعراب فتحة وضمة وكسرة أوانا شدة وهمزة أواني لبو دابندرين طبعا سرتا شدە و هەمزە و ئەوانەش نەبووینە ئیتر ئەبەو شێوازە کاتێکەوە ئەو بوقعەیە بەرفراوانە بێتن لە نیوەی دووەمی قەڕنی یەکەمی هیجری لە نیوەی دووەمی سەدەی یەکەمی هیجری کۆچی ئەو بابەتە گرنگی پێ ئەدرێتن کە چێ یەکەم کەسە ئیختیراع و ئیبداع ئەکاتن لە بۆ بابەتی نووسینی قورئان کە حرەکات و ئەو شێوازانە علامات دابندرێتن ئەبوو ئەسودی دوئەلی کە ناوی ظالمی کوڕی عەمرە لە 69 هیجری وفاتی کردیە ئەمە گوتمان لە کەنجین ئیهتیمام و گرنگی پێدرا لە نیوەی دووەمی سەدەی یەکەم ئەو لە چەندی وفاتەکاتن لە 69 یعنی بەر لەوەی وفات کات زالۆی مامۆستای مودەریس وتەیەکی جوانی هەیە دەڵێت تەدوینی نەحو صەرفی مبارەک لترخي علي كوتة دارك ما صعب الكريم مدرس باسي أو بابتا أكاتن أبو أسود دوئلي كمؤسسي كوملك بابتا يعني حتى هذا الإمام علي تشوني فرموه كأمر كاتب أبو أسود دوئلي الله الفاعل مرفوع والمفعول منصوب والمضاف إليه مجرور الله أو دبيت هويني لغة عربي لروي قواعده چونکە هەموو زبانێک زبان و قەواعیدەیە ئینگلیزی زمان و گرامەرە زمان و ڕێزمان وەنیە ئەوە بە شێوازە کە تەتەوڕ ئەکاتن جا ئەبوو ئەسود کەوا ئەکاتن یەکەم داهێنان کە دەیکات لە حرەکات نقطەی سۆردا ئەنێتن لە جیاتی فەتحەی لەسەر حرفەکەیدا ئەنێتن لە جیاتی کەسرەی لە ژێردا ئەنێتن لە جیاتی ضەممەی لە پێشیدا ئەنێتن لە جیاتی تەنوینی چونکە سەوتەکان هەبووینە سەوت بەڵام علامە نەبووە دوو نقطەدا ئەنێتن ئەو یەکەم داهێنان بوو کە کراوە نقطە ئەبەو شێوازە کە دانێتن طبعا فەتحە و ضەممە و کەسرە و ئەوانەش هەمووی گفتی لەسەرە یعنی لە نێوان عولەما فەتحە لە چوو هاتیە ضەممە کەسرە هەمووی چونکە ئەسلی لۆغا لە دەربڕینە فەتحە زمان ئەبیتەوە کەسرا ئی لێوی خوارێ دەستەژێری ئی کەسر خەفض ضەممە وێکاتنەوەی لێوەکانە ضەم ئوو دەنجی ئوو ئی ئەوە هەمووی لۆغا لەسەر ئەوە بوو یعنی کە تەتەوڕی ئەوە کراوە بڵێن ئەو بابەتانە دوایە طبعا ئەو بابەتە بەوەندەی ڕاناوەسێتن نەسری کوڕی عاسمی لەیثی کە لە نۆهەتی هیجری وەفاتی کردی ئەویش تەڵەبەی ئەبوو ئەسودی بووە ئەو لە مامۆستاکەی بارعتر ئەبیتن بۆیە لە عەرەبیدا قسەیەکێ دەڵێ ڕوبە طاڵب فاق ئوستاذه فعلا لێرانە ئەوە ئیختراعەکەیوی لەی ئەبوو ئەسودی بارعتر ئەبیتن چونکە ئەوە بیتن ئەو چەکاتن نقاتی لە بۆ ئیعجام دانێ ئیعجام مانای چییە مهمەلە و معجەمەمان هەیە لە زمانی عەرەبی مهمەلە ینی ئەو حرفانەی بێ نقطەن وەکو دال ذال معجەمە جاران طبعا ئەگەر بچینەوە خزمەت کتابە کۆنەکان معجەم و مهمەلی بەکاردێنین تحتیە و فەوقیەی بەکاردێنین چونکە طبع بەو شێوازەی نەبوو هەندە جوان بێتن مەرەکەبێک بووە مەرەکەبە کە ئایا ڕەش بووی تۆ ڕەش نەبووی تۆ لێ بە نووسینیش نووسیتیان یان
حتا گوتیان 2 نقطەیە 3 نقطەیە 1 نقطەیە بەنووسین نووسیتیان ئەوە لە کتابە کۆنەکاندا بەرچاوەکەوێتن لۆی تەمییزی مابینی حروفی متەشابێ بکەن بۆ نمونە دال و ذال و ڕای و زای و ئەوانە صاد و ضاد و ئەوانە شین و سین و ئەوەش بە تەوجیهی چێ بووە کەسێک کە یعنی ئەمە هەر زوڵمەکەمان لێ بیستیە بەڵام لە کاتێکدا بەڕاستی حجاج زۆر کتابیان لەسەرن یعنی بین الحقیقة والافتراء یعنی ئەوا دەگوترێتن بە ئەمری حجاجی کوڕی یوسفی ثەقەفی بووە کاتێک کە ویلایەتی عێراقی گرتە بەردەست لە 75 هێتا 95 ئەو فەرمانە کاتن کە نەسری کوڕی عاصمی لەیثی خزمەتێکی بە قورئان بکاتن طبعا ئەو زاڵمانە ینی شتی جوانیشیان هەبووە بەڵام هەندێک زاڵم هیچی جوانیان ئەوە کێشەیە جا ئەو طریقەیە دەڵێ طریقەی ئەبوو ئەسوەدی مستەمر نەبووە لە تەمثیلی حرەکات بەوەی کە گوتمان نقطەی فەتحەی لەسەر بێتن ئی کەسەی لەژێر بێ ئی ضەممەی لە پێش بێتن ئەوە لەبەر سوعوبەوت و ینی زەحمەتی نووسین بۆیە هەتا یعنی ئەوەی کە نەسر کە تەڵەبەکەی ئەوەی کرد داینە ئەو تەتەوری پێکرا هەتاکو دوایە خەلیلی کوڕی ئەحمەدی فەراهیدی حرەکات لە بۆ حروفی دائەنێتن لە شوێنی ئەو نقطانە طبعا خەلیل بە مؤسیسی کۆمەڵێک علوم دائەندرێتن بەلاغە و عروض و ئەوانە خەلیلی کوڕی ئەحمەدی فەراهیدی یەکەم کەسە کە قاموسی داناوە ئەلعین و بابی وی کە ناوی ئەحمەدە یەکەم ئەحمەدە والله ئەعلەم دوای پێغەمبەری صلی الله علیه وسلم لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم محەممەد هەبوو هینا محمودیش هەبووە محمود والله ئەعلەم کچکەترین ئەصحابە خوای لێ رازی بێتن والله ئەعلەم هەزار ماسە محمود دەزانی خەلیل کوڕی ئەحمەد ئەوە کە لە 170 ئەوەی کردێت دوایە ئەو دێت حرەکات دائەنێت و هەمزە دائەنێت و شەددە دائەنێت و علامەت لە بۆ ڕۆم و ئیشمام دائەنێت و ئەو علامەتانە بە تەدریجی خزمەتیان کرا و بەڵام چێ مؤسیسی یەکەم بوو ئەبوو ئەسود یعنی الصدارة له دەگەڕێتەوە لە بۆوی دواتر ئیترە و زانستە گرنگی پێدرا لە بابەتی نقطە و تەشکیلە و ئەوانە و کتابی لەسەر نووسرا و کتابی یەکێک لە کتابە مەشهورەکان المحكم في علم نقط المصاحف أو نقط المصاحف كأبو عمري دانية المقنع كباس من كان المحكم كأوانا دواء علمي عددي قرآني كأوش بابتي ك يعني زور جرينجي بيدراوة عددي قرآن أوش بتسبوا طبعا بيامبري خوا صلى الله عليه وسلم كاتي كقرآني دخوين دوا لە خوێندنەوەکەیدا لە بۆ ئەسحاب خوای لێ رازی بێ دیاریە کرد لەبەرەوەی لە کۆتایی ئاەتەکان ڕائەوەستا حتا عائیشە خوای لێ رازی بێ والله ئەعلەم ئەوە فەرمی کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قورئانیشی دەخوێن یعنی لە کۆتایی ئاەتەکان ڕادەوەستا فاتحای دەخوێن یعنی ئەبەو شێوازە وەک بڵێن جۆرێک لە گفتوگۆ بوو لەگەڵ خوای پەروەردگار و ئەسحابیش خوایان لێ رازی بێ ئەبەو شێوازە کە گەیاندیان بە غەیری خۆیان بەڵکو ینی ئەوان نیان نووسی بوو لە کۆتایی سوورەتەکان ناو ئەرقام و علامات و ئەو شێوازە بەو شێوازەی کە ئێستا هەیە بەڵکو عولەما دوایە گرنگیان پێدا بە کۆتایی ئاەتەکان و بە دیاریکردن و هەموو ئەو بابەتانە تا تەتەووڕی کرد ئەو مەرکەزە عیلمیانەی کەوە يعني زیاتر گرنگیان پێدا مەکە و مەدینە و کوفە و بەسڕە و شام کە دیمەشقی ئێستایە تا زانایان لەو بابەتەدا ئیشتیهاریان کرد و زیاتر گرنگیان پێدا لەوەی کەوا قورئان تەجزیە بکەن لە بۆ حیزب لە بۆ جوزێ لە بۆ خمس لە بۆ عشر لە بۆ یعنی ئەو شێوازە هەمووی ئەوەش بە گوێرەی خوێندن و بە گوێرەی ئەو تەوزیعاتەی کە زانایان گرنگیان پێدا ئەوەش کە هەموو لە بۆ ئاسانکاری هەموو بۆ خزمەت ئەگەرچی هەمووی لە سەرەتاوە چۆن ئیمامی ئەبوبەکر خوای لێ رازی بێتن خەوفێکی هەبوو یعنی عولەماش بەترسەوە چوینە خزمەت ئەو خزمەتکردنی قورئان هەر ویسیتیان نەکا ببێتە خوا نەخواستە جۆرێک لە بیدعە و داهێنان بەڵام لە کۆتاییەکەیدا ئەو قورئانە بەو شێوازە کە خزمەتی کرا کە کتابیش لەسەر ئەو بابەتانە نووسراون و
ئیبن نەدیم وەکو باسمان کرد لە یەکەم دەرس کە لە فارستەکەیدا لە 377 هیجری ناوی ئەو کتابانەی تۆمار کردیە بۆ ئەلبەیان کەویش هەر ئەبوو عەمری دانیێت دیارە ئەبوو عەمر بەڕاستی ڕەئسە لە مەسەلەی خزمەتی قورئان ئەلبەیان فی عەدی ئای القورئان کە یەکێکە لەو کتابە گەورانەی کە زۆر ئەو بابەتانەی تێدایە دەربارەی عەدەدی قورئان عەدەدی ئاەتی قورئان دەربارەی کەلیماتەکانی دەربارەی حروفەکانی دەربارەی ئەجزاءەکانی دەربارەی خومسی قورئان عەشری مەکی و مەدەنی هەموو ئەو بابەتانەی کەوا دەربارەی قورئان زانایان خزمەتیان کردیە دەربارەی ئەسمایەکان بە هەمان شێوە یعنی ئەو ئەسمایانە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە معروف بووینە زاندراو بووینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکەوە سەحابەیەکی کاتیبێکی وەحی کە بان کردیە فەرموویەتی ئەو ئاەتە یان ئەو کۆمەڵە ئاەتە لەو سوورەتەدا بنین کەواتە ناوی سوورەتەکەی زاندراو بووە بۆیە ئیمامی سووتی خوا لێ ڕازی بێ فەرمێتن ئەسمائی سووەڕیش تەوقیفیە بە گوێرەی ئەحادیث و ئاثار کە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وارد بووە هاتووە واتە دوای ئەوەی کە خزمەتی قورئان ئەکرێتن دانەندراون ئەگەر چی ناوەکان لەگەڵ ناوەڕۆکدا یەکن بەڵام لە هەمان کاتدا ناوەکانیش تەوقیفینە و لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەرگیراون چۆن بۆ نمونە ئێستا سوورەتی بەقەرە خۆ سوورەتی بەقەرە کە 286 ئاەتە زۆر باس و بابەتی تێدایە بەڵام لە هەمان کاتدا باسی چێڵەکە بوویتە ناوی سوورەتەکە ئەگەرنا زۆر باس و بابەتی دیکەی تێدایە زۆر ئەحکامی تێدایە باسی بۆ نمونە یەکەم سوورەتەکە باسی ئادەمەکە سوورەتەکە بە ناوی ئادەم نەنراوە باسی خەڵقی ئادەمەکاتن بەڵام لە هەمان کاتدا وەک عولەما دێن تەوەقوف ئەکەن لەسەر ئەو ناوەڕۆکە یاخود ناونانی ئەو سوورەتە بەوەی بابەتەکە چییە بابەتێکی عەقیدەییە چونکە چێڵ ئەجەلەکم الله لە لای بەنو ئیسرائیل زۆر پیرۆز بوو بەخوایە نەزانی لۆیە خوای پەروەردگار فەرمانی کرد کە خواکەتان بەدەستی خۆتان بکوژنەوە نەعوذ بالله بۆیە هەموو ناوێک بەڕاستی بەو پەڕی یعنی حکمەتەوە خوای پەروەردگار ناوی لێ ناوە ئەصحاب الفیل خوای گەورە سوورەتێکی کچکەی بە ناوی فیل ناوناوە باسی چییە کاتن باسی ئەو قسەیەکە کە ئەبرەها لوتی دەشتێ دەیەوێت کەعبە بشتێنیت بەڵام خوای گەورە لوتی شێنیت ئیتر ئەصحاب الکەهف هەموو ئەوانە چوار ئەوەی تێداتینە بەڵام لێرانە عەقیدەیە دەرباسکردنی عەقیدەیە لە زەمەنی زوڵم و ستەم خوای گەورە ئەو چیرۆکە بە ناوی دوڵقەرنەی ناو نابە بە ناوی ئەصحاب الکەهف ناوە هەموو ناوەکانی تر مەبەستێکیان لە پشتە کە حیکمەتەکە ئیلاهیە جا ئەوانەش کە هەندێک سوورەتی شەنە بەڕاستی دوو ناویشیان وارد بووە کاتێک دەچینە خزمەت قورتوبی تەبەری ئەو يعني تفسير موسوعية كونانا يعني مبسمان كلا بيشو داندراون علماء متقدمين دبيني زور لسر أو آراءنا راوستاون يعني تنس ناوي هي ياخد شيء ناو جيجي زياتر علماء بسنديان كده بون مثل سوري براءة بتوبش مشهورة سوري إسراء ببنو إسرائيل سورتي محمد بسوري قتال همو يعني أو سورتانا تنديكن كبدونا وارد بوينة دوای دێتە سەر بابەتێکی دیکە کە بابەتی وەقف و ڕاوەستان لە کۆتایی ئاەتەکان کەوەش بابەتێکە بەڕاستی گرینگە یعنی کە عولەما گرینجیان پێداوە پێویستە کە ئینسان کاتێک کە قورئانە خوێنێتن ئاگای لەو بابەتە بێتن لە چێن دەرکۆتایی ماناکەیە کۆتایی ئاەتەکەیە لە چێن دەرزانایان بە پەسەندیان داناوە لەسەری ڕابوەستێتن بۆیە زانایان گرینجیان پێداوە لێرە مامۆستا بە کورتی باسەکاتن دەیکاتە سێ بەش وەقفەکان وەقفی تام و حەسەن و قەبیح بەڵام وابزانم ئەهلی تەجوید ئەوانەی بارعن زۆرتر دەستە ناوێ وابزانم وەنیە قەبیح یەکەنە قەبیح و ئەقباح وەنیە ئەوەی دەکەنە ئیختیاری و ئیضطراری و نازام کۆمەڵێک بەڵام لێرە مامۆستا خوا خێری بنووسی بە کورتی چونکە بەڕاستی هەندێک زانا لەسەر ئەو بابەتەی زۆر ڕاناوەسن ینی حتا وەڵڵاهو ئەعلەم ئیبن عوثەیمین کاتێک کە بەخۆشی قورئان خوێنێتن
ئەو گرنگجیدانی تەجویری لێرانە کە هەندێک کەس پیا هەر نەوێری زاری بکاتەوە ئەوەت غەڵەت کرد و ئەوەت ڕاست کرد وا ناکەن بەرحاڵ ئەمە وەکەڵێ ئەوە هەلۆ خۆشیە بوو خوانە خواستان نەڕەخنێ نە حەدمان هەیە ڕەخنە بگرین ئەوەش هەر وارد بوو جا ئیتر ئەو بابەتە دواتر گرنگی پێ ئەدرێتن تا دەگاتەوەی کە علامەت لە بۆ وەقفدا ئەندرێتن وەکو ئێستا و قورئانەی بەردەستمان کە ئێستا کە هەموو علامەتی لە بۆ دانراوە میم و جیم و سەلا و قەلا و لاو هەموو ئەوانە بەگوێرەی ئەو مەفهومەی کە زانایان هەیان بووە لە ئیعتیباری نەحوی و ئەوانە لە بۆ ئاەتەکان یعنی ئەو وەقفانە لەسەر ماناکان ڕاوەستاون جا بۆ نێستا میم وەقفی وجوبیە جیم جائز الأمرين صلا الوصل أولى من الوقف قلا الوقف أولى من الوصل ونيا لا نابي راب وستي ونيا أو بودا بشكاري طبعا إيدي كشمانية دو نقطة وسي نقطة وأنا كلا سريك أولا طبعي إستا لطبعي كون اشتيدي كمان هبوة يعني بشوازي ديكا أبو شوازة موسى باس إيشي وقفي علاماتي وقوفي شكر يعني وقف أوانا لا أودا دواديت مصحف لعصر طباعة ما وصل لي رمي يجوك باسكاتن باس ما كركوا نوسينوي قرآن لسردمي بيامبري خوا صلى الله عليه وسلم نسراوته لسردمي إمامي أبو بكر جمع كرا لسردمي إمامي عثمان بطواوي خزمتي شي برتاو كرا ونسخ نيردرا لبو شاركانو أو زاباسي أو ما كركتون بو شوازا نوسين ترتيباتي بيكرا التي كاتك طبع بو يعني درسي أو رومان كباسي ومان كرد نوسين بوا دواية تشكيلة دواية علامة وقوف وانا لتس زمن يكم طبع بو أجهزي إستا ليرانا نوسر باسي وكاتن لصالي 1690 تاري زايني بس أوي أمن بدو دايتون بدو دايتونم كري يكم طبعا لهزارو 530 يكم زار طبع كراوة لبندقية يعني لروما كبطبعي بندقيان روما مشهورة لإيطاليا يكم زار دواي لصالي 1694 ك هنكلمان لمدينة هامبورغ لألمانيا طبعية كاتن طبعا أو طبعيوان ما بس يان بيا خزمت نبو بقرآن هلاشي زور تدابوني زابا أنقص به يان بلا مبالاة بيتن يعني بشوازك بەڵکو ئەوان زیاتر ئەوانە لە بەرەوەی مستەشیقین بووینە هەر کاتێک کەوا بڵێن نێرانی ئەو ئیسلامە بە تایبەت غەرب کەویستیتی وڵاتانی موسڵمانان داگیر بکاتن کۆمەڵێک مثەقەفین و خەڵکی زانای لەگەڵ خۆی هێناوە بۆی لە داب و نەریت و مێژوو و عیلم و زانستی ئەوان شارەزابن ئەو کاکە بڵێن کە هاتی ئەو هەنکلمانە چیە کە چوویتەوە قورئانەی طەبع کردیە یەکەم جار لۆی شارەزابێ نەک لە خۆشەویستی قورئان ئیتر دوایە تەتەوڕ ئەکاتر و تا لە ئێران لە ساڵی 1828 طەبع ئەکرێتن دووجار و دواتر لە مصر مؤسسەیەک دانرێتن لە ساڵی 1825 تەنانەت عولەما لە مصر زۆر معارض بووینەکە بەو طەبعە نوێی ئەوە بکرێتن طەبع بکرێتن یعنی لەوەش معارض بووینە بەڵام ئیتر دواتر ئەو بابەتە پەرە ئەسێنێت و لە ساڵی یعنی لە 800ەکانەوە حیسابکە لەناو عالەمی ئیسلامی دەست بەو طەبعە نوێیە ئەکرێتن و خەتەکانیش بەو شێوازەی نەبووینە ئەو خەتەی کە ئێستاکە نەسخە والله ئەعلەم ئەوەی کە قورئانی پێنووسێ یعنی خەتی کوفی بووینە خەتەکانی دیکە بووینە یعنی تەداول کراوە لە نێوان خەتەکان بەڵام لە کۆتایی ئەو خەتە تەسبیتە بێ زیاتر کە حتى بڕیوایی حەفسیش زیاتر ئینتیشارەکاتن کە ئەوەش دەگەینێ یعنی لۆ بەو شێوازە بووە کە ئەوەش خوای پەروەردگار یعنی ئەو پەڕی ئاسانکاری کردیە ئەسبابی مهەیە کردیە لە بۆ حیفزی قورئان چ لە ناو لاپەڕەکان بێ لە سوتور چ لە سودور بێ لە ناو سینە چ لە سەر زبان بێتن ئیتر خوای پەروەردگار وعدي داوة بليني داوة فرمي إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون يتلو وعدي خواي پروردگار أو قرآن دا باريزيتن وبدوستان بيان بدوجمنان بخزمتي أكن وأو خزمتش دبيه بمينيتو وبردوامش بيتن خواي پروردگار يتل أو قرآن كهر لبرو دايا بو شوازة تطوري كردية تا أو روج لقل ضابطن بوي خلقانك هن لخو دقرن
ساڵانە دەڵێ دەبی ئەوەندە نوسخە قورئانە طبعکەم و بیگەینمە ئەو شوێنانە کە قورئانی لێ نییە. ئێوە چ دافعەکە؟ هەمووی ئەو ئاەتی خوای گەورە وا ئەکە ئەڵێ من چ خزمەتێکی بکەم، جوانترین خزمەتی کراوە کەواتە نوسەخی زیادەکەم. ئیتر ئەوەش هەمووی دەگەڕێتەوە لە بۆ مهەیە و ئاسانکاری خوای پەروەردگار لە بۆ ئەو قورئانە. خوای گەورە ئینشاءڵڵا بمان کاتە خزمەتکاری ئەو قورئانە. دێینە سەر باس و بابەتێکی دیکە، هەدەف و ئامان چییە لە خوێندنی قورئان. ئێستا ئەمە باسی هەموو ئەو بابەتانەمان کرد کەوا لە بۆ خزمەتکردنی قورئان. ئێستا قورئانەکە کەوتۆتە دەست ئێمە. کاتێک کە کەوتۆتە دەست ئێمە هەدەف چییە؟ ئامان چییە؟ بۆ قورئان ئەو شێوازە گرنگی پێ بدەین. بێگومان مامۆستا لێرانە باسی ئەوە کاتن هەر کتابێک دەخوێنیەوە و دەچیە خزمەتی و بۆ نمونە دەتەوێت تێی بگەی مەوزوع و بابەتەکەی گرنگی ئەداتن بە هەدەف و ئامانجەکانت یاخود هاندانەکانت. هەر بابەتێک جا مێژووە، طوبە، بابەتی هەندەسەیە، هەر بابەتێکەکە ئەو زانستانەی کە هەیە. یعنی وا ئەکاتن تاریخە کە تو شارەزابی لە ڕابردوو بۆی پەن بگری لە داهاتوو وەربگری لە داهاتوو، بابەتی هەر شتێکەوە ئەتوو بابەتی ئەدەبیاتە. بەڵام مەسەلەی قورئان بابەتێکە ڕەبتێکە حەبلێکە لە نێوان مرۆڤ و خالقی مرۆڤ کە خوای پەروەردگارە. وا ئەکاتن ئەو منهەجە کە ئینسان دەچێتە خزمەتی ئەو شەریعەتە ئەو قورئانە ئەو پەیامە هیدایەتە و بەرە و ڕێنوێنیە و یعنی خوای پەروەردگار لە گومڕایی و سەر لە شێوایی ئەو ئینسانە ڕزگارە کاتن بەرە و نور و هیدایەت. جا لێرانە قسەیەکی ئیبن خەلدون دێنیتەوە کە ئیبن خەلدون بابەتێکی دوور و بەردرێژ لە مقەدیمەکەی باسی تعلیمی سیغار و باسی قورئانە کاتن کە زۆر گرینگە بەڕاستی. بۆیە لێرانە پێویستە ئەڵێ کە ئینسان ئاگادار بێ ویردی هەبێتن لە خوێندنەوەی قورئان و لە ئەحادیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، یعنی بەردەوام بێ لەو بابەتانە کە قراءەی قورئان لێرانە وەکو وەسیلەیەک لە وەسائلی دەعوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەخۆی لێی وارد بووە، کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەوسیمەکاندا لە کات و مناسەباتەکاندا کاتێک کە خەڵکانێکی بانگە کردن قورئانی بەسەردا دەخوێندن. هەروەکو لە کاتی خۆی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەککە بوو لە بەیعەی عەقەبەی لەگەڵ مەدینەیەکان لەگەڵ خەزرەجەکان کاتێکەوە بانجیانەکە قورئانیان بەسەردا ئەخوێنێت و بانجیانەکات و ئەوانیش ئیمانی پێدەین و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو خوێندنە دەبێتە قورئان تێگەیاندن و پێگوتنە دەبێتە مای ئەوەی کە زۆرتر و زیاتر ئەوان ئاشنا بن. خۆشەویستان ئینشاءڵڵا بەو ئەندازەیە لەو بابەتە قراءة القورئان وسيلة من وسائل الدعوة لێرانە کۆتایی پێدین ئینشاءڵڵا لەوانەکانی داهاتوودا ئینشاءڵڵا لێرانە دەستی پێکەینەوە پشتیوانی خوای پەروەردگار. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته.